ساڵ لە دوای ساڵ پەیوەندیە کۆمەڵاتیەکان لە جەژندا تۆختر دەبێتەوە. لە دوای خواردنی نانی جەژنەوە هاوڵاتیان بۆ جەژنە پیرۆزە سەردانی یەکتری دەکەن. ئەوانەشی نەخۆشن پیاوانی گەڕک بە تایبەت و بە کۆمەڵ سەردانیان دەکەن و دوعای خێریان بۆ دەکەن. بێگومان گەڕانی ئەم جۆرە گەڕانانە ئێمە زۆر کات عەرزی خەڵکەکە یەکەم سەرەتا ئەڵەم یەکەم جار زوو مەگەڕن، ینی بۆ ئەوەی خەڵکی ئیسراحەتی خۆی بکات و دوای ئەوە کاتێک دیاریەکەین ئێمە لە کۆڵانەکەی خۆمانە و کاتە ئەم ماڵانەی چواردەوری مزگەوت و ئەوانەی کەوا بەم چواردەوران ئەگەڕین ئەمە پەیامێکە تابی گەێنین ئێمە دوو جەژنمان هەیە، هەردوو جەژنەکە مرۆڤ دۆستیە، هەردوو جەژنەکە پەیامی برایەتی و ئاشتی و خۆشەویستی تایە. ئێمە زۆر کات ئەوانەی کەوا ناژیان بۆ مزگەوت بۆ سەردانی مزگەوتی ژناکەن ئێمە چین لە دەرگاکانیانەین و مەرحەبایەکان و جەژنە پیرۆزیان لێ یەکەین بۆ ئەوەی هەست بەوە نەکا کە هەست بە نەقسێ نەکا و دویش یعنی بەخۆیدا بچێتەوە بڵێ ئێمە ئەمانە ئەهلی مزگەوتن بۆ یەکۆن ئێمەش منیش بچمە ئەو ڕزەوە. ینی زۆر کات دێتە ڕزەکە و ماڵەکان لەگەڵمانە ئەگەڕێ دوای ئەبینی وردە ئولفەتەدا بە ئەهلی مزگەوت و بەوانەی کەوا لە مزگەوتان. ئیتا ڕۆین بۆ ئەم لاولاچین بۆ شەعبازەچین بۆ وڵبەچین بە سێساق ئەوەی خزمی لەم لاولا بێ ئەڕۆ بۆ لای خزمەکانی بۆ لای براکانی بۆ لای کوڕەکانی سەردانیانەکە لە چەم شەماڵ و لە هەرکوێ بوی. سەردان و گەڕان و چوونە ماڵان لە جەژندا بۆ گەردەن ئازادیە. دراوسێکان دەشنە هەر ماڵێکی گەڕک داوای گەردەن ئازادی دەکەن و ئەوانیش بە دڵێکی فراوانەوە باوەشی خۆشەویستیان بۆ دەکەنەوە. وڵای شتێکی چاک و کۆمەڵایەتیە دەدی عەرف و عادەتی کوردەواریە هەروایە ئێمە دوو جەژنمان هەیە، جەژنی ڕەمەزان جەژنی قوربان. مەفروضە سەردانی خزم و دۆست و کەسوکاران بکەین، زیاتر سەردانی نەخۆشەکان بکەین. ئەمە کارێکی کۆمەڵایەتیە بەردەوام بێ باشە دایم و دەرە. ئەمە مەراسیمێکی جوانی کولتوری ئاینی ئیسلامە کە توانین بڵێن پێکەوە ژیانێکی تەواوە لە نێوان پەیوەندی کۆمەڵاتیەکان دروستەکە. ئەمە هیوایەکی جوانە بەخشی بە خەڵکی تا بتوان پێکەوە لە خۆشی و ناخۆشیەکانەوە بەیەکەوە بەشدار بن. ئەم مەراسیمانە زیندووکردنەوەی ئەو کاروانە پیرۆزیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەری بەردەوام بووە. ئاینی پیرۆزی ئیسلام هەڵگری پەیامی ئاشتی و برایەتیە. لە جەژنەکانیشدا موسڵمانان ئەم پەیامە تۆختر دەکەنەوە و سیلەی ڕەحم بەجێ دەگەیەنن تا بەمە ڕەزامەندی خوددا و خۆشەویستی بەدەست بهێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.